چەند گولەیەک بەلای سەری سەرۆکی پێشووی ئەمریکادا گیزەیان دێت. دانەیەکیان گۆچکەی ڕاستی بریندار دەکات و تەنیا چەند سانتیمەترێکی ماوە سەری بپێکێت و ترامپی کاندیدی کۆمارەکان لەناو ببات. دەنگی 6 گولە دێت. خوێن بە سەروملی ترامپدا دێتە خوارەوە. چەند پاسەوانێکی قاتڕەشی چاویلکە ڕەش لە دەوری سەرۆکن. هەمویان پێکەوە شپرزە دەبن و نازانن چی بکەن. لەو دۆخەدا هێشتا ترامپ لەوان جەسوورترە و ناشڵەژێ. مست و مەچەکی خوێناوی بەرز دەکاتەوە وەکەوەی بەلایەنگرانی بڵێت هیچ نەبووە، من لەسەر پێی خۆم وەستاوم. کاتێک پاسەوانەکان ترامپ دەبەنە ناو ئۆتۆمبیلە گولە نەبڕەت جام ڕەشەکە، دانەیەکیان هەرچەندە تەقەلا دەدات دەمانچەکەی بۆ ناخرێتە ناو کیفەکەی سەرکەمەری. ئەوەی دیکەشیان پشت لە کامێراکان دەکات بۆ ئەوەی چاویلکەکەی بکاتەوە چاوی. ئەم دوو دیمەنەی دوایی بۆتە جێی گاڵتەجاڕی میدیای ئەمریکی و جیهانی. لە ئەمریکا دەستگایەکەیە بە ناوی دەستگای خزمەتگوزاری نهێنی. ئەندامانی ئەم دامەزراوەیە کەسانی ڕاهێنرا و چاونەترس و بە ئاگان ورد و تێبینیکارن لە دۆخە زۆر سەخت و نالەبارەکاندا دەتوانن کار بکەن. هەرچی کاری هەرە قورسی ئەمنی هەیە بەمانە دەست پێدرێت. تەمەنی ئەم دەستگایە زۆرە، بەڵام سەر و 120 ساڵە و بە دیاریکراوی لە دوای کوژرانی ویلیام ماکینلی سەرۆکی ئەودەمی ئەمریکا لە ساڵی 1901 پاراستنی سەرۆکیشی پێس پێدراوە. You don't mind if I go off teleprompter, do you? Because these teleprompters are so damn boring. I try and explain them. کارە هەرە سەرەکیەکانی دەستگای خزمەتگوزاری نهێنی بریتیە لە پاراستنی گیانی سەرۆکی ئەمریکا و جێگرەکەی و سەرۆکەکانی پێشوو خێزانەکانیان. پاراستنی ئەو سەرۆک و تیمە دیبلۆماتە باڵایانەی دەچنە ئەو وڵاتە. پاراستنی کاندیدەکانی سەرۆکایەتی و کۆنتڕۆڵکردنی ڕووداوە هەرە گەورەکانی وەک ساتی سوێند خواردنی سەرۆک. بەرپرسانی ئەم دەستگایە دەڵێن ناهێڵن مێشێک بەلای سەری ئەو کەسەدا بفرێت کە ئەمان دەیپارێزن، کەچی 6 گولە بەلای سەری ترامپدا تێپەڕین و ئەوانیش دەسەپاچە بوون. بۆ دەستگایە ترامپ تەنیا ئامانجێکی ئاسایی نییە، بەڵکو سەرۆکی پێشووە و هەمان کاتیش کاندیدی ئەم خولەیە. کاری ئەم دەستگایەش ئەوەیە سەرۆکەکانی پێشوو هەتا خۆیان بە دەردی خوایی دەمرن نابێت بهێڵن خوێن لە لووتیان بێت. لە ئەمریکا مقۆمقۆیەکی گەورە دروست بووە. پرسیارە سەرەکیەکە ئەوەیە چۆن ئەو دەستگایە هێشتیان گەنجێکی 20 ساڵ بەچەکەوە بگاتە شوێنێک کە کەمتر لە 150 مەتر لە سەرۆکەوە دوورە. بۆچی کاردانەوەیان ئەوەندە نەزانانە بوو؟ بۆچی زانیاری پێشوەختەیان نەبوو؟ بۆچی ئەو باڵەخانە و سەربانانەیان کۆنتڕۆڵ نەکردبوو کە لە دەوری شوێنی وتاردانەکەن؟ هەموو ئەم بۆچیانە گومانی خستۆتە سەر کارایی ئەو دەستگایەی کە زیاتر لە سەدەیە زلهێزەکەی دنیا شانازی پێوە دەکات. ئیتر قات لە بەرەکانی ئەم دەستگا مەترسیدارە ئەوە نەمان کە فلیمەکانی هۆلیوود کردبوونی بە پاڵەوانی نەبەزی و